پردی بەرسلین دەکەوێتە گوندی بەرسلین لە ڕۆژهەڵاتی ڕواندز بە دووری نۆکم لەسەر ڕێگای سۆران چۆمان. ئەم پردە مێژووی دروستکردین دەگەڕێتەوە بۆ میر محەممەد ناسراو بە پاشای گەورە کە لە ساڵانی 1813 تاکو 1873 دەسەڵاتداری ئەم ناوچەیە بووە. میر محەممەد ئەم پردەی بۆ سەرلەشکری خۆی عالیمێرا دروستی کردووە و هەروە ئەو وەستایی کە دروستی کردووە ناوی برایم ماویلی بووە کە پاشای گەورە زۆر پشتی پێبەستووە لە دروستکردنی پردەکانی ئەو پردانەی کە لەو ناوچانە دروستیان کردووە. ئەم پردە قەبارەکەی 40 متر بە مترە و 70 سانتە و بەرزی دینگەکانی 6 مترە و ئەستوری دینگەکانی 2 بۆ 3 مترە. شێوازێکی تایبەت کە لەم پردە بەکارهاتووە شێوەیەکی برایم ماویلی ئەم لایەی کە بەر جەهەتی ئاو دەکەوێت بە شێوەیەکی سێگۆشەیی دروست کردووە کە پاڵەپەستۆی ئاو کەم بکاتەوە بە تایبەت لە وەرزی زستان و لە وەرزی بەهار. ئەگەر باسی مێژووی نۆژەنکردەوەی ئەم پردە بکەین لە کۆنەوە ئەم پردە لەلایەن خەڵکی گوندەکەەوە نۆژەن کراوێتەوە چەند جارێک و هامڵتۆن ئەندازیاری بریتانی کە ڕێگای هامڵتۆنی دروست کردووە ئەمەش جارێکیان نۆژەنی کردوێتەوە و لە جیاتیدار شێلمانی ئاسنی بەکارهێناوە لەسەرەوەی و پردەکەی فراوان کردووە. هەروەها لە کارێکی هاوبەش لە ساڵی 2011 لەلایەن قایمەقامی قەزای ڕواندز و بەڕێوەبەرایەتی شوێنەواری سوارە ئەم پردە نوێژەن کراوێتەوە و توانی بە مادەی خستن ئەم پردە نوێژەن بکەینەوە و بەردەوامی بدەین بە تەمەنی پردەکە کە نێزیکەی 200 ساڵ تەمەنیەتی. بە دڵنیایەوە هەموو شوێنێکی شوێنەواری ئەتوانین بەگەشتیاری بکەین، بەڵام ئەبێت ئەم شوێنە ئامادە بکرێت، ئەبێ ئەم شوێنە ئامادە بکرێت بۆ ئەوەی سرنجی گەشتیاریان بۆ لای ئەم شوێنەوارە ڕاکێشی. پاشای گەورە پردی زۆر دروست کردووە لەو ناوچەیە بە تایبەت لە خەلیفان، لە سیدەکان، لە چۆمان، لە بارزان. ئەمەش بۆ ئەوە بووە کە ئاسانکاری بکرێت بۆ جموجۆلی سەربازی، واتە سەرلەشکر و سەربازەکان بتوان بە شێوەیەکی ئاسان لە ناوچەیەکەوە بپەڕنەوە بۆ ناوچەیەکی تر. هەروەها ئەم پردە بۆ دوو بەمەستی سەرەکی دروست کراوە. یەکێک لەوان بەستنەوەی گوندی بەرسلین بە ڕێگای هامڵتۆن و هەروەها جموجۆلی سەربازی لەو ناوچەیە. حالمەکی زۆر بە قەوەتەوە کتابەتشی هەیە، کتابیشی هەنا، ناوی ئیبن سیرین بووە. لۆی ناو لەو چایندرا کە لە پشتەمەیە چای سیرینی، هەنی کتابیشی هەنا و عالمە هەندە عالمەکی بە قەوتە لۆی ناو لێندرا بەرسیرین. بۆ حالمەکە ناوی ئیبن سیرین بووە، زۆر کەسشی بەناو کرایەوە کتابیشی هەنا، حالمەکی زۆر بە قەوت بووە. جاوا سەردەمی خۆی ئێرە زۆر قەرەبار بەس بە بیری من نییەوە، بە بیری باو باپیری نەمیشنیەکەەوە هەندە بە قەودا هەتاوەکووە چێسەری ڕۆرەوە هەمووی هەر بژراوە هەمووی کردەوەی هەموو کرایتە مرک و ئەوستان دەغدان و ئەشتانی لێکرایە 8 قەبستانی هەر قەبستان لێ دو ئاشێر ئاش لێ بووە. ئەوە بە بیری من نییە، نەمایە خۆرکە نەمایە. هاتوچۆ هەموو لەسەر ئەو جسرەی بوو، ئەو جسرە قەدیمەی بوو، هەمووی بەداری بوو، هەمووی بە پشتەی وەراغی بوو. هەتا ژیانی برین ژیانی منتیقەی گرک و ڕستاش هەموو لەسەر ئەو جسرەی بوو. پردەکەمی لە کەرکوچی دروست کراوە، قسر و جێچە هەمووی بەردە، قسر و جێچە لە زمانی پاشای کۆرە دروست کرایە، هەمووی بەداری سپێنداری جاوەکی خەرکۆ سەر ڕاتیان هەندێک مەسەر ناتوانە سەرابدار پردەکەوە ئاهەژا نە هەموو کەس ئەتوانی وەسەری ڕابچی نە هەموو وەراغ وەرساتی شتی سەر ڕاسوو. بەس پردەکی سەلامەتێ زۆر کەسی شتێکەتیە هیچی لێ نهاتیە، خەرک تێکەتیە بەسیتی لێ نهاتیە، زۆر کەس تێکەتیە بە ڕووباشدا چۆ گرتیتیانەوە و چخەشی لێ هیچ بەراشی نەگەیتێ. مەسەلەی ڕوخانی برەی بە بیری من 3000 سارزا دیتیتم ئاوی وەسە گەڕا ڕووبار ئەوەندە هەستا وەسەری گەڕای بەرام وەکو کەپی شیری بەلعەزا ئیلا دەیخوا نیشتیتەوە پردەکەی نەبردیە. ئەم بەخۆ پردێ دەستم ئاوی هەردا. لەو ئاخیرانە لە زمانی شۆڕشی ئەیلول
حیزبی شوعی لێرانە بوو باڵا دەست بوو لێرانە مەقەڕات وشتی لێرە بوو ئەو دسرێ سەری تیارە لێدا ئاسنەکانی ئەموو خەرا کرد و ئۆکردن ئەمەش یارمەتیدان چوو ئاسنەکانیان هینان هاوێتیانێ دوایشان تەختە ڕێژیان کرد داری پردێ تەختە ڕێژیان کرد و بەرام ڕوخەکانی نەبوون ئێستا شار لە مەتەسیدا بەزا وەکو مەسەرن ئەوە ڕناقەناوت لە بە ئاسنەکان قەیم بوو کمەرێمەوە لە زمانی پاشای کۆرە دەستکرا تا ئێستاش نەڕوخاندرا سزارەکی تێک نەدرا برێت تێک درابی دروست کراویتەوە دروست نەکرایتەوە ئەو هەموو ڕووبارە زەخمە ئەو هەموو دار و بەردەی بێئەکەوی هیچی خەرا نەبووە